هەرێمی کوردستاندا پەرلەمان و حکومەت پێکەوە لە پرسی دانوستاندنەکان بەهەندیان وەرگرتووە و پەرلەمانی کوردستان ڕاستپاردەی تەواوی ئامادە کردوونە ئەم چوارچێوەیە بۆ دانوستاندنەکانی ئایندە کە ئومیدەوارین زۆر دەست پێ بکرێتەوە و هەم بنەمانە بۆ ئەوەی دانوستاندن بە چه ئاراستەیەک بەڕێوە بچن بە تاکید باسی ناوخودی پەرلەمانی کوردستانەوە یعنی کە پەرلەمان ئەم ماوەیە چەندین چالاکی ئەنجام داوە لە ڕووی یاسادانە لە ڕووی چاودێری بەو ئاراستەیە بتوانیتن لەم ماوەیە هەم خزمەت بە خەڵکی کوردستان بگەینین لە ڕۆی پتەوکردنی چاودێری لە ڕووی ئەو یاسانەیە کە خەڵکی کوردستان پێویستێ بەر لە پەسەندکردنی ئەم ڕەشنووسی بودجەیە یاخۆ واژۆکردنی ئەم ڕەشنووسە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی وەڵا بێت لە هەر جۆرە دانوستانێکە لەگەڵ حکوومەتی عراقی دەیکە و لە هەمان کاتیشدا هەموو ئەو مادانەی کە خەرقی مادە دەستوریەکانن کە مافینەتەوە کەمانن لە دەستوری عراقدا بیخینە پێشچاوی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەفدەی کە ئامادە دەبێت بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕای خۆمان بەڕاشکایی وتووە ئەمڕۆژ لێرە دووپاتمان کردەوە کە ئێمە لەگەڵ دایالۆگین لەگەڵ دانوستانین لە نێوان هەردوولا لە چوارچێوەی دەستوری عراق و لە چوارچێوەی هەموو ئەو قانونانەی کە لە عراقدا وجودیان هەیە یاخود ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ حکوومەتی عراقی کردومانە لە ڕابردوو لەسەر مەسەلەی بودجەی هەرێمی کوردستان و ئەگەر بێت و حکوومەتی عراقی پابەند نەبێ یاخود نێتە ناو دانوستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە لە بەیاننامەکەشماندا و ئەمڕۆژ دووپاتمان کردەوە کە بژاردەی کشانەوە لە پرۆسی سیاسی عراق بژاردەیەکی کراوەیە و پەرلەمانی کوردستان کار بۆ دەستەبەرکردنی کۆدەنجی لەم بوارەدا دەکات.